بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەوێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێدان دەکەمەوە بۆ گفتوگۆی زیاتر و شەن و کەوکردنی بابەتە ئابوووریەکانی ڕۆژگار. هەڵبەتە لەم ئەڵلقەدا جیاوازەکانی نێوان بانکی ئیسلامی و بانکی تەقلیدی واتە بانکی سوودار و بانکی بێسوو باز دەکەین، هەوڵە دەین تیژ بخێنە سەر ئامانجەکانی هەریەکە لەم دوو جۆرە بانکە بە میوانداری بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید پسپۆڕی ئابووری قسە و باسی زیاتر لەو بارەوە دەکەین. ماوەس ئەحمەد سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ بەڕێز. ماوەسامەوێت بزانم کە ئەو جیاوازیانە چین کە دەکەوێتە نێوان هەریەکە لە بانکی ئیسلامی و بانکی تەقلیدی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ بەڕێزتان. تەبەن مەسئلەی سوو کە لە مستەلەح عەرەبیەکە پێوترێ ڕیبا یا لە بنووکی تەقلیدیە پێوترێ فایدەی بانکی، ئەم مەسئلەیە یەکێکە لە هەرە گرفتە گەورەکانی نێوان اقتصاد لە ڕوانگەی ممارەسەی مەسرەفیەوە. فایدەی بانکی ئەو کێشە و گرفتانەی کە لە دنیا هەن لە ئێستادا لە ناو مەساریفە لە 95% فائیدە دروستیەکە. اقتصاد و ئینهیارکردنی زۆربەی اقتصادەکان لە عالەمە بە هەموو ئەزمە اقتصادیە مالیەکانەوە لە عالەمە لە ئێستادا کێشەکە چوارچێوەی گرتووە لە مەجای فائیدەی بانکیا و ئەو ڕیبایی کە خراوەتە سەر ئەو پارانەی کەوا مامەڵەی پێێتی. زۆربەی ئەو کەسایەتیانە و ئەو بازرگانانەی کەوا لە ئێستادا حتا لە هەرێمی کوردستانی خۆمانە ئیفلاسیان کردووە و بوونەتە هۆی ئەوەی پارەیەکی زۆری خەڵک بەهەدەر درابێ، مەسەلەکە مەسەلەی ڕیبا بووە کە پارەیان لە خەڵک وەرگرتووە، سویان داوەتەوە، دوای تووشی ئینهیارێک بووە. کەواتە مەسئلەیەک نییە بەو سادەیە باز بکرێت کە ئێمە کاتێک کە باس دەکەین بانک ڕیبەوی بێ یا بانک لا ڕیبەوی بێ مجرڕەدی مەسئلەیەکە کە ڕاگوزەر بەسەر یا تێپەڕین. بریتیە لە چارەسەرکردنی گەورەترین کێشە لە جیهانی سەرمایەداریە کە بریتیە لە فایدە و سوی بانکەکان. لە ناو هەرێمی کوردستانە و لە بازاڕەکان خەڵگەزانێکەوە کۆمەڵێک بازرگان ئیفلاسیان کردووە بەهۆی ئەوەی پارەیان لە خەڵک وەرگرتووە دوجار سویان داوە. زۆرێک لەوانەی کەوا سوخۆرن تووشی گرفتی گەورەتر بوون لەوە چونکە مجرڕ تەنها ئەوە نییە سووەکە وەرگێت، چونکە ئەمە کێشەی کۆمەڵایەتی بە دوای خۆیان هێنێ و کێشە کۆمەڵایەتەکان ئەبنە نەخۆشی کۆمەڵایەتەکان و تەشەنەکەن و کۆمەلگە نامستەقر بێ و دوایی زعزع و لێک هەڵوەشانی خێزان دروستە بێ. بۆیە ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە و بابەتێکی زۆر هەستیارە. کاتێک ئێمە ئەڵێن ئیسلام بەرنامەی چاکسازی پێ بۆ کۆمەلگە لە ڕوانگەی اقتصادیەکەیەوە بریتیە لەوەی سیستەمی سەیرەفەی ئیسلامی یەکێک لە عیلاجەکانی ئەوەیە کە سوو نایەڵێ. بەشێک لە بیرمەندانی جیهانی لە ئێستادا باز لەوەیەکەن کاتێک اقتصادی عالەمی بەرەو معافا ڕوا بەرەو چارەسەرکردنە ڕوا بەرەو ئەوە ڕوا کێشە و گرفتی نەمێنێ ڕێژەی قەرز بێتە سفر. واتە کاتێک کە ڕێژەی فایدە کە بێتە سفر اقتصادی عالەمی بەرەو گەشەکردنە ڕوا ئەو وەختە قەزیەکە بێتە قەزیەی قازانجکردن نەک سوود وەرگرتن. چونکە کاتێک کە باسی سووەکەین سوو زۆر جار ئینسانەکان یا با بڵێن شەریکەکان وڵاتەکانی تووشی ئەوە کردووە لە ڕێگەی نەدانەوەی ئەو فایدەی لەسەر قەرزەکانیەتی ئەو دەوڵەتە ئینهیاری کردووە کە لە ئێستادا بۆچوونێک هەیە یا ئیشکردن هەیە لەسەر ئەمە کە گروپێکی جیهانیەیکەن ئەو وڵاتانەی کە اقتصادیان باشە یا ئەو وڵاتانەی تا ئێستا خاوەنی جۆرێک لە مەبادی خۆیانن لە ڕێگەی قەرزارکردنی ئەم وڵاتانەوە کە عێراق یەکێکە لەوانەوە کە ئێستا 124 میلیارد دلار قەرزارە و هەرێمی کوردستان یەکێکە لەو ئەقلیمانە و لەو هەرێمانێک کە قەرزاریان کردووە مەبەستەکە لێ ئەوەیە لە ژێر کەڵەکە بوونی قەرزەکان و فائیدەی نێوان قەرزەکان و قستی سەر قەرزەکان دوجار ئەو وڵاتە ڕادەست و یا تەسلیمی ئەو لایەنە زلهێزانە بن کە اقتصادی عالەمی لە ڕێگەی سێ منەظەم و سێ ڕێکخراوە کە منەظەمەی تیجارەی عالەمیە، سندوقی نەقدە و بانکی نێودەوڵەتی لە ڕێگەی ئەمەوە هەژمونی خۆیان بەسەر هەموو جیهانە بسەپێنن کە چۆن سەلماندویانە و ئەو دەوڵەتانەی کەوا داهاتێک و اقتصادێکیان هەیە نەتوانن هاوڵاتیانی لێ بەهرەمەند بن وەکو زۆرێک لە وڵاتانێکەوە تووشی قەرزاریەکیان کردوون وەکو وڵاتێکی وەکو عەرەبستانی سعودی وەکو عێراق وەکو هەر وڵاتێک لە وڵاتانە.
ئەگەر لە بیرمان بێ وڵاتێکی وەکو کرواتیا کە لە ماوەیە لە کاسی مۆندیالە دووهەم وڵاتی بەدەستێنە سەرۆکەکان ئەڵێ ئەگەر 20 ملیۆن لە برسا دۆلارێک قرز لە سندوقی نەقدی دەولی وەرناگرین چکە ئەوان نەزان کاتێک کە قرز لە سندوقی نەقدی دەولی و ئەو وڵاتانێک وا سەرپەرشتی سندوقی نەقدی دەولیەکەن چۆن ئەو وڵاتانە بەرەو ژێردەستەی خۆیان هێنن لانی کەم لە ڕووی اقتصاد و سیاسەوە چونکە ئەو دوو چەمکی گرێدراون بەیەکەوە هەموو تەبعیەیەکی اقتصادی تەبعیەی سیاسی دروستەکە و بە پێچەوانەوە لە ئێستاشدا لە زۆربەی وڵاتانە و عراقیش و هەرێمی کوردستانیش هەمیشە اقتصاد لە خزمەتی سیاسەتا بووە پێچەوانەکەی ڕاستە کە ئەبێ سیاست لە خزمەتی اقتصادا ماس ئەحمەد ینی بەرپرسانی ئەم دەوڵەتانە بە نمونە کە بەڕێزت پەرلەمانتاری عراقیش بوون ینی بەرپرسانی دەستڕۆشتی حکوومەتی عراق بۆچی پەنا بۆ ئەم جۆرە قەرزانە ژەبەن و گرنگی لە کاتێکدا دەوڵەتی ئیسلامیشن لە چوارچەوەی دەوڵەتانی ئیسلامیشان بۆچی بیر لەوە ناکەنەوە پرۆژەی بانکی ئیسلامی پەرە پێ بدەن بۆی هەم دەوڵەتەکە پارێزراو بێ هەم خەڵکەکەشی لە بەرنامەی پێشوە باسمان لەوە کرد کە قۆناغی بانکی ئیسلامی بە سێ قۆناغدا تێپەڕیوە قۆناغی تەنزیر بۆکردن دوای قۆناغی با بڵێن جێبەجێکردن دوای قۆناغی دامەزراندن لە قۆناغی دووەمدا کە هاتووەتە سەرەوەی پرۆژە بنووسێ و جێبەجێ بکرێ تا ئەو کاتە دەوڵەتانی لەگەڵ بووە بەس لە قۆناغی تەنفی با بڵێن دامەزراندندا قەزیەکە لە مەشروعێکی دەوڵەتۆ بۆتە مەشروعی کەسایەتیەکان عادەتەن دەوڵەتیش جیاوازە لەوەی کەسایەتی پشتگیری شتێک بکە دەوڵەمەندێ پشتگیری لێ بکە یا دەوڵەتێک پشتگیری لێ بکە ئەویش قەزیەکە لە دوای 1973ەوە بووە کە حربی عەرەب ئیسرائیل دروست بووە ئەو کاتە دەوڵەتە عەرەبیەکان شکستیان هێناوە لە بەرامبەر بە ئیسرائیلە بۆیە هەموو هەژمونیەک و هەموو فشارێکیان لەسەر دروست کردوون بۆی پشتگیری یەک نەکەن بۆ ئەم پرۆژەیە گەورە چونکە لە 1975 بڕیاردرا لەسەر پێگەێنانی ڕێکخراوی با بڵێن ئەنجومەنی بانکە ناوەندیەکان کۆبوونەوەی محافزەکان وەزاراتی مالیە وەزیرە مالیەکانی هەموو دەوڵەتە عەرەبیەکان کۆبوونەوە لەو کاتا فشاریان لەسەر دروستکردن بۆی پاشەکشە لەم بابەتە بکەن بۆیە ئەم دەوڵەتە عەرەبیانە ئەمە بابەتی یەکەم بوو بابەتی دووهەم ئەم قەزیەی قەرزدانە بە گاڵتە ناکرێەوە بە سادەی نییە هەموو ئەو ڕئیس دەوڵەتانەی کە قەرزیان وەرگرتووە بەشێک لە قەرزەکان بە شێوەیەک لە شێوەکان ئیسفادەی شەخسی یا ئیسفادەی حیزبی لێکراوە یاخود بۆتە هۆی مانەوەی ئەو حاکمە لەسەر دەسەڵات لە مقابل ئەوەی ڕازی بێ وڵاتەکەی قەرز بکە ئەگینا وڵاتێکی وەکو سعودیە چ پێویستی بەوە هەبووە قەرز بکە وڵاتێکی وەکو عێراق کە زۆر دەوڵەمەند بۆ کاتی خۆی تووشی شەڕێک کراوە یا وەکالەتی شەڕێکیان داوەتێ چونکە عادەتەن ڕێگەکان جیاوازن بۆ ئەو وڵاتە قەرز بکە یا خودی اقتصادەکەی خۆی تووشی گرفت و نەخۆشیەکەن یا خود تووشی شەڕێک و ماڵوێرانیەکێکن کە تووشی شەڕ و ماڵوێرانی بوو ناچار ئەبێ بگاتەوەی کە قەرز بکە بۆیە عێراق و وڵاتانەشی کە قەرزارن لە مەنتیقەکە بەم شێوەیە هێناویان ئەگەر مقارنەیەکی عێراق لەگەڵ ئێرانە بکەیت لە ئێستادا ئێرانێکێکە لە وڵاتانەیە کە کەمترین قەرزی هەیە لە مقابلە وڵاتێکی وەکو تورکیا لە پێش عەدالە و تەنمیا ئەگەر ئەمە بانگەشە نەبێ بۆ عەدالە و تەنمیا چونکە من زۆر با بڵێن جیاوازیم هەیە یا ڕەخنەم هەیە لەسەر سیاسەتەکانی عەدالە و تەنمیا بەتایبەتی بەرامبەر بە کوردانی تورکیا بەڵام توانیوێتی ڕێژەیەکی زۆر قەرز و اقتصادەکەی لە مەرحەلەیەکی زۆر شکستا بۆ ئێستا اقتصادەکەی بەرز بکاتەوە بە شێوەیەکەوەی قەرزەکانیشی لەسەر کەم بوونەتەوە کەواتە ئەوانەی کەوان ڕازی بوون وەکو ڕئیسی دەوڵەت و وەکو ئەو حکوومەتە بەشێک لە ڕازیبوونیان بە قەرزەکان ئەوە بووە هێشتونیانەتەوە لەسەر حکم و بەشێکی تر بۆ ئیسفادەی ئەو شەخصانەی تیا بۆ وەکو هەر وڵاتێک لە وڵاتانە چ میسر بێت وڵاتەکانی خلیج و وڵاتەکانی کەندا و وڵاتە عەرەبیەکانی تر بن زۆر باشە دەستچاو خۆش ئەگەر هاوکارانمان چەند ئینفۆگرافیکێکمانەیە بماندنێ جیاوازیەکانی نێوان بانکی ئیسلامی و بانکی تەقلیدی باسەکەین لە خاڵ یەکەمە لە ڕووی ئامانجە ماوەساح بڵێ تەمان کاتێک کە باسەکەین ئەتوانین بە دوو تعبیر باسییان لێ بکەین بانکی ئیسلامی و بانکی تەقلیدی بۆ ئەوەی ئەم مستەلەحان نەبێتە حساسیەت بانکی ڕیبەوی و بانکی لاڕیبەوی ئەو بانکانەی کەوا ڕیبا وەرەگرن لە ئەنجامی چالاکی بانکیانە یاخود ئەو بانکانەی کە ڕیبا و سووە ناگرن لە ئەنجامی چالاکی بانکیانە کەواتە ئەمە دوو وەژە نەزەرە ڕاستە بانکی لاڕیبەوی بانکێکن لە تیۆری اقتصادی ئیسلامیەوە هاتووە بەڵام لەبەرەوەی ئێستا بیرمەندانی جیهانی باز لەوەیەکەن کە ئەبێ ڕێژەی سوی بانکی بگاتە سفر کەواتە بەم تیۆرە باسی بکەین کەوە تەرحی ئیسلامە بۆ
سیستەمی سەیرەفە بۆ سیستەمی بانکی لە جیهاندا کە ڕیبا نەمێنێ کە سوود نەمێنێ کە فایدە بگاتە سفر کەواتە بەم مستەلەحە باسیەکەین بانکی ڕیبەوی لەگەڵ بانکی لا ڕیبەوی یا بانکێک کە سوو ئەدا و بانکێک کە سوو نادا یا لە مامەڵە بازرگانیەکانێ یەکێک لە خاڵە جیاکەرەوەکانی بانکە ئیسلامیەکان لە ڕووی ئامانجۆیە ئامانجی بانکی ئیسلامی ئامانجێکی پەرەپێدانی گەشەیە یعنی لە هەر کوێ کاتێککەین سەیری اقتصاد دەکەین لە ناو ئیسلامە کاتێک دەقە پیرۆزەکانی ناو قورئان و فەرمودەکان ئەبینین بێجگە لەوەی ئەم قەزیەیەکی اقتصادە و پەیوەندی بە بژێوی ژیانەوە هەیە کۆمەڵی قەزایی تری لەگەڵا گرێدراوە کە بریتە لە عیبادەت بریتە لە گەشەکردنی اقتصاد بریتە لە چاودێریکردنی کۆمەڵایەتی لەوانە مەسەن کاتێک کە بانقێکی ئیسلامی ئەکرێتەوە ئەم بانکە ئیسلامیە کۆمەڵێک مامەڵەی لەخۆ گرتووە یەکەمیان لە ڕووی ئەوە پابندبوون بە مەبادی ئیسلامەوە بێتە عیبادەت خاڵی دووەمیان بنووکی ئیسلامی تا ئێستا لە گەشەیەکی بەردەوامان لە بینی لە سادە بۆ لە ساسێ کە ئێستا نزیکەی 400 بانک لە عالەما هەیە و نزیکەی 2000 نافیزە هەیە و نزیکەی 2000 فروعی ئەم بانکانە لە عالەما هەیە کە بە ڕێژەیەکی زۆر بەربڵاو کەواتە یەکێک لەینەکان ئامانجەکان ئامانجی کۆمەڵایەتین گەشەی کۆمەڵگەیە و بریتە لە پابندبوون بە بنەما سەرەکیەکانی ئیسلامەوە لە ڕێگەی ئەم بانکانەوە کاتێک کە تۆ مامەڵەیەکی تیجاری ئەەکەی پابندبوون بە بنەمای ئیسلامەوە واد لێەکە کە ئەوەی حرامە نەیکەی و ئەوەی حەڵاڵە جێبەجێ بکەی کەواتەمە خودی عیبادەتە لە مقابلا کە کاتێک بانکێکی تەقلیدی دا ئەمەزرێ لە شوێنێکە ئەم بانکە تەقلیدیە چ بانقێکی حکومی بێ و چه بانقێکی ئەهلی بێ بە تایبەتی ئێستا لە جیهانە زیاتر باس لە بانکی ئەهلیەتێ هیچ بانکێکی ئەهلی وەکو ئەو مسلمەی کە باسمان کرد لا اقتصادە بدونی بانک ولا بنوکە بدونی فایدە هیچ اقتصادێک بە بێ بانک ناڕوە و هیچ بانکێک بە بێ فایدە ناڕوە وتمان ئەم مصطلحە گۆڕین بۆ اقتصادی ئیسلامی لا اقتصادە بدونی بانک ولا بانکە بدونی ڕیباح کەواتە هیچ اقتصادێک بە بێ بانکیشی ناڕوە و هیچ بانکێکی ئیسلامیش بە بێ قازانج ناڕوە چونکە ئەو خەڵکەی کەوا نەشاتی تیجاری لێرە ئەنجام بدەن ئەبێ قازانج بکەن چونکە لەسەر ئەساسی ئەخذ و عەتایە واتە چۆن تۆ ئامادەی کەوا ببەخشی پێویستە بەرامبەرەکەش ئامادە بێت کە بە تۆ ببەخشێ کەواتە یەکێک لە جیاکەرەوەی ئەم دوو جۆر بانقانە ئەوەیە کە بانقی تەقلیدی لەسەر ئەساسی قازانج دروستە بێ تەنها قازانج ڕەچاوەکە ئەگینا هیچ چاودێریێکی کۆمەڵایەتی دیکەی تیار نییە و بیر لە بەرژەوەندی ناو کۆمەلگە و گەشەی کۆمەلگە و ئەوانە ناکاتەوە هەدەفی ئەساسی بنووکی تەقلیدی ئەوەیە کەوا قازانج وەربگرێت دەستچاو خۆش ئەشمێ بزانم کە ینی ئەگەر جیاوازێکی تری ئەم دوو بانکە بکەین ینی لە ڕووی چالاکیەوە بانکی ئیسلامی لە ناو کۆمەڵگەدا چ چالاکیەک پێشکەش بە کۆمەڵگە کات و بانکی تەقلیدیش چالاکیەکانی خۆی لە چیا بینێتەوە ئەگەر سەیری بازار بکەین لە ڕووی ئابوووریەوە لە ناو بازارڕا هەموو جۆرە مامەڵەکان ئەکرێ مامەڵەی قەرزدان و قەرزوەرگرتن ئەکرێ مامەڵەی کڕین و فرۆشتن ئەکرێ مامەڵەی بنیادنان ئەکرێ هەموو ئەمانە ئەکرێ بەڵام کاتێک دێن لە بانکی ئیسلامیە مقارنەیەکەین بە بانکی تەقلیدیە لە بانکە تەقلیدیەکە تەنها مامەڵەی پێدانی قەرزوەرگرتن و قەرزدانە بەڵام لە بانکە ئیسلامیەکانە هەموو مامەڵەکانی کە لەناو واقعی کۆمەڵگە ڕۆدا هەمویان نقل بێ بۆ ناو بانکی ئیسلامی چۆن بەیع و معاملە لە مرابەحا ئەکرێ لە مزارەبە ئەکرێ لە مشارەکە ئەکرێ لە سەلەمە ئەکرێ لە ئیستیثناء ئەکرێ لە هەموو سەرچاوەکانی استیثمار لە ناو بانکی ئیسلامی ئەکرێ بەڵام کاتێک دێینە ناو بانکێکی تەقلیدی واتە و بانکانەی کەوا ڕیبەوین هەرچی مامەڵەکانە لە چواردەوری ئەمە تۆ هەر یەک لەو مامەڵانە بکە ئیلا بێ قەرزی بۆ وەرگری یا بانک هەر جۆر پارەکە لە تۆ وەرەگرێ بە شێوەی قەرز لێت وەرەگرێ کەواتە شێوەی چالاکی بانکی ئیسلامی واقعی ناو بازار واقعی ناو اقتصادی بۆ نقلەکە بۆ مامەڵەی بانکی بەڵام بانکی تەقلیدی و تەنها جزئیەتێک نقلەکە کە ئەویش بریتە لە قەرزدان و قەرزوەرگرتن کە تیجارەتکردنە بە قەرزەوە کە ئەساسی ڕیبا لەمەوە دروستە بێتەوە قەرز ئەکڕێت و لە ئەنجامی ئەم کڕینا بەشێک لە ڕیبا دروستە بێت ینی شێوەی چالاکیەکان جیاوازە شێوەی چالاکیەکانیان زۆر جیاوازە واقعت بۆ نقلەکە بانکی ئیسلامی ینی هەموو مامەڵەیەکی ئیسلامی هەموو مامەڵەیەکی ناو بازاڕەکانە بۆ نقلەکە بۆ بانکەکە چۆن مەسەلەن لە مەجای زەراعیە
تۆ ئەتەوێت پرۆژەیەکی زراعی بکەی بەرهەمێکت هەیە بە نرخی ئاجل بیفرۆشی بە یەکێکی دیکە ئەمە لە بانکی ئیسلامیە بە شێوەی مامەڵەی سەلەم بۆتەکە بەڵام کاتێکە چی بۆ بانکێکی تەقلیدی شتێکی نییە بە ناوی سەلەمەوە تۆ پێویستت بە پارە هەیە جوتیارێکی لەسەر ئەساسەوەی کەی بەرهەمەکەت پێگەیشت بەرهەمەکەی دەیتێ کەواتە ئەگەر بەرهەمەکەت پێنەگەشت بەرهەمەکە لە ئاسی گونجاویان نەبوو ئەوەی کەوا دراوە بە تۆ بڕێک پارەیە فەنەظیرەتون ئیلا مەیسەرە تا ئەو کاتەی لەسەرتەوە سن کە پارەکەیان بۆ پەیاکەی لە ئەساسیشان ئەو بەرهەمەی تۆ چۆنت شەرت داناوە چۆن شەرتیان لەسەر داناوەوە بەڵام لە بانکە تەقلیدیەکان کاتێک پێویستی بە پارەیە چی قەرزەکەی وەک فترەی قەرزەکەت کە هات ئەبێ هەمان قەرز بێ ئەگەر نەدا ئەگەر ئیعادە جەدوەلت بۆ بکەن نسبەی فایدەکەی زیاد دەکەن لەسەرت بەڵام لە بانکە ئیسلامیەکان نەخێر فەنەظیرەتون ئیلا مەیسەرە لێت ئەوە سن تا کاتێکی ئەوە تا مەسن ساڵەکە ساڵێکی وشکە ساڵیە ساڵێکە بەرهەم نەبووە نەخۆشی هەبووە ئافات هەبووە بۆیە یەکێک لە بابەتەکان بابەتی ئیسلامی ئەوەیەکەوە جیاوازی لە کڕین و فرۆشتنی قەرزانیە مامەڵە لەگەڵ واقعەکە ئاکات ئەگەر ماوەسە ینی بۆ زیاتر ڕوونکردنەوەی بینەران لە خاڵی جیاوازی شێوەی چالاکیەکان بۆ نمونە ئەگەر لە عقاراتێکە جیاوازیەکان بکەین مەسەلەن لە عقاراتێکە مەسەلەن بانکی ئیسلامی خانوود بۆ دروستەکە یەکێک لەو سەرچاوانەی کەوا بانکی ئیسلامی ئیشی لەسەرەکە ئیجار منتەهە تەملیک خانوویەک بۆ تۆ دروستەکە پێت ئەداتەوە بکرێ بەڵام بەکرەیەکی با بڵێن جۆرێک لە زیاد لە کرەی معمول لەو کاتە هەبێ بەڵام لە کۆتایی تەواو ببوورە ماسە بۆی زیاتر ڕوون بێ بۆ بینەران کە پێتە بڕم ببوورە یعنی ئەگەر کرێ احتیادی لەو شارە بە 300,000 بێ ئەو بە 400,000 داتێ ئەم 400 ئەم 300 و ئەم 100,000 ئەم 100,000 زیادە لەگەڵ ئەوەی کە داوتە لە ئەسڵا ئەم بانقە بیری لەوە کردوتەوە کە ئەم خانووە چەندی تێچووە بە قازانجی خۆیەوە دوایی تەقسیمی ژمارەیە قستێکە بە ئەوەندە ساڵ بە 5 ساڵ بە 10 ساڵ لە کۆتایی 10 ساڵەکە ئەم خانووە نقلەکرێ مڵکیەتی بۆ سەر تۆ پێوترێ ئیجار منتەهە تەملیک یعنی کرەیەک کۆکتایەکەی بە دەڵقی مڵکیەت دێ بەڵام لە بانکێکی تەقلیدیا کاتێکەتەوێ خانوو بکەی ئەچی قرز لە ئین وەرەگری لە بانکی عقاری بە تایبەتی قرز لە بانکەکە وەرەگری ئەم قەرزانە بە ئەقساط ئەیدەیتەوە بێجگەلەوەی کە فایدە و هینەکەی لەسرە کەواتە چۆن ئەو کرێکت لەسەر سووکەکە یەکەم مودەی قستەکانی زۆرترە دوو ئەو بڕە زیادەیە قازانجی قاتسەر بەڵام مەسئلەی فایدەکە لەبەر ئەوەی گرفتی ئەوە هەیە نسبەتێکی محددی لەسرە ئەمە بۆ تۆ ئەبێتە مەسەلەن مانگانە لەبری ئەوەی کە پارەت وەرگرتووە فایدەیە دەی بەڵام ئەوەی لەبری پارەت وەرگرتووە خانووەکەت جۆرێک لە بەلاشەکەی هەر وەک وایە ئەو قستە بدەیتەوە لە دەرەوی خانووەکەی بەسەر لە ناو خانووەکە کرێترت ناکەوێتە سەر بۆیە بەشێک لە بابەتەکە ئەوەیە مامەڵە لەگەڵ ئەرزی واقعاکە کە ئەمە لە دووەلی خلیجی ئێستا ئیجار منتەهە تەملیک یەکێکە لەو عیلاجانەی کەوا ئەزمەی سەکەنیان پێ عیلاج کردووە زۆر باش تا چەند ینی ئەمەوێ بزانم کە شریعەتی ئیسلامی تا چەند ئەو ڕۆڵە بینێ لەوەی کە ئاڕاستەی کاری بانکی ئیسلامی بە چ شێوازێک کابەرێت شریعەتی ئیسلامی بیر لەوە کاتۆکەوە یا ئەو نسوسانەی کەدای ڕێژاون بنووکی ئیسلامی وان لێ کردووە کە چۆن ئینسانێک لە بازاڕە مامەڵەیەکە هەمیشە خۆی لە حرامە پارێزێ و هەمیشە بە دوای حەڵاڵاگەڕێ بانکە ئیسلامیەکان هەمیشە پێویستیان بەوە نییە کە بابەتێک یا یاسایەک دەرکەن بانکە تەقلیدیەکان مەسەن تۆ چی قەرزی لێوەرەگری قەرزەکە بۆچی بەکارهێنی بانک مەسوول نییە لەوە بەڵام لە بانکی ئیسلامیە مەسوولە لەوە ئەبێ ئەو قەرزە کە بەکارهێنی پرۆژەیەکی حەڵاڵ بێ کەواتە بنووکی ئیسلامی لە ئەساس و تەوجوهەکەی بۆ ڕێنوێنیکردنی کۆمەڵگەی بە ئاراستەیەکی تەندروست بەڵام بنووکی تەقلیدی مشکلی ئەوەی نییە مهم ئەوەیە لای تۆ قەرزی لێوەرگری و قەرزەکەی بۆ بێنیتەوە ئەنجام بە چ چالاکیەک ئەمە ئەنجامەدەی چالاکە زەرەری بۆ کۆمەڵگە هەیە زەرەری نییە معمەلی مەشروبی پێدانەی خوانەخواسە هەر شتێک لەو شتانە بەڵام بانکی ئیسلامی نە ئللا بێ ئەو مامەڵەی ئەیکا مامەڵەیەکی حەڵاڵ بێ بەرامبەر ئەو قەرزەیە چی وەرەگرێ بانکی ئیسلامی قازانج وەرەگرێ مەسەلەن تەخمینی ئەکات تۆ داوای ئەوە لە یەکێک لە سەرچاوەکان
مەسەن تۆ ئەتەوێ سیارەیەک بکڕی ئەم سیارەیە ئەم بانکە لە جهتێکی ئەکڕێ ئەیفرۆشێ بە تۆ بە بڕێ قازانجی محەتە قازانجەکەت پێڵێ ئەم بە گشتی تۆتەڵەکەی بە چەندی کڕیوە سیارەکەی وە چەند قازانجی خابێ ئاگا لە قازانجەکە بێ ڕێک پێتەڵێ ئێمە ئەوەندە قازانجە خەینە سەر ئەم سارەی کە بۆ تۆمان کڕیوە تەقسیمیەکە بە مانگانە مانگی ئەوەنەت لێ وەرەگرێ بەڵام ئەوی دیکە مەسەن پارەت لێ وەرەگرێ پارەت ئەداتێ ئەسڵی بانقی ئیسلامی بانقی ڕبەوی فەرق لەوایە ئەم تەعامل بە نقود دەکا ینی دراوەکە دەداتێ ئەو تەعامل بە نقود ناکات کاڵات ئەداتێ کاڵات بۆ کڕی بۆیە قەزیەکە جیاوازیەکەی ئالەوە ینی ئەگەر بتێ عەرزێکتە بیکەی بە خان و بانکی ئیسلامی قەرزت بانکی ئیسلامی لە زۆربەی وڵاتانە ئەمەی هەیە کە ئەرزێکت هەیە ئەرزەکەیان ئەدەیتێ خەریتەیەکیان ئەدەیتێ ئەڵەی بەم خەریتە ئەم خانوم بۆ دروستکەن ئەوانیش ستافی مهندسی خۆیانیان هەیە تەخمینی خانووەکەکەن ئەو شروط و مواسەفاتانەی تۆ لە ناو خانووەکە دیاریت کردووە هەمووی دراسەکەن بۆ نمونە داوناوە ئایا کاشی ئێرانی بێ کاشی ئەسپانی بێ مادەکان ئەوە بێ حەت چۆن مواسەفاتەکەی کردووە ئەچی ئیتفاقەکەی لەگەڵ ئەو ستافە کلیلەکان تەسلیمەکەن ئەڵێ ئێمە ئەم خانووە لە ئەوەنە زەمەنە بۆ دروستەکەین بە ئەوەنە پارە یعنی هەموو حسابێکی خۆیانەکەن بەڵام بنووکی تەقلیدینە تۆچی ئەوان تەخمینی خۆیانیان کردووە چەندێک مەسەن عقارات دائما تحدیدە مەسەن لە ناو قانونی پەرلەمانە باسییان لە 25 میلیۆنە کرد دوای وتیان بۆ شار بۆ لادێ جیاوازی هەیە یا بۆ منطقانەی دوورە دەسن ئەو ئەسڵی سەرمایەکە دەداتێ اینجا بەش بکا بەشناکە مشکلەی خۆتە زۆر جار کێشەکە ئالەما دروست بووە مەسەن کابرایەک پرۆژەیەکی هەبووە تەخمینی پرۆژەکەی کردووە کە ئەوەندە پارە وەربگرێ لە نیوەی پرۆژەکەی وەساوە چونکە خۆی پارەی پێنەماوە بانکیش لەوە زیاتری ناداتێ پرۆژەکە تەکمیل نەبووە فائیدە بدا یا قازانج بکە ئەویش پارەیەکی لەسەر و فایدەی داوە ینی هەم سەرمایەکەی عاتڵ بووە هەم فایدەیەکی لەسەر بووە بۆیە زۆر جار پرۆژەکان بوونەتە هۆی ئەوەی بیان فرۆشن بە نرخێکی کەمتر بۆ ئەوەی بتوانێت بەشێک لە سەرمایەکە بداتەوە کە لە ئێستادا لە ئەزمەی مالی 2010 کە ئەوە دروست بوو نزیکەی 3 میلیۆن هاوڵاتی کەوتنە سەر جادە لەبەر ئەوەی شیعارێکە بوو لەلایەن کات خۆی ڕۆناڵد ڕێگن ئەوەی دەرکرد بوو بەید لکولی ئەمریکی ماڵێک بۆ هەموو ئەمریکیەکان ئەمەش حەچی سەرمایەی دەوڵەمەندەکان بوو ڕووی کردە عقارات مەسەن کە ئەچووی خانوویەک تەکڕی لەبەرەوەی بانکەکان جیاواز بوون کابرایش فرسەتە خانووی دەستکەوتووە بە هەر مەبلەغێک وایە خانووەکە یەکڕی اینجا ساڵانە دانیشت بوو فایدەیەدایە کە ئەزمەی مالی دروست بوو عقارات بە شێوەیەک لە شەو دوای ئەوەی ئیشباع بێ حاڵەتەکە ئیتر پێداویستی نامێنێ کە پێداویستی نامێنێ خەڵک وردە ئەتەکێت و سەرمایە نامێنێ اینجا نرخی خانوو دابەزێ کە نرخی خانوو دابەزی اینجا کەوت نەفرۆشتنی زۆربەی زۆری ئەوانەی کە نیوەی قستەکانیان نەدابووە خانوەکانیان فرۆشت بە نیوەی ئەو نرخەی کە کڕی بوویان وەک ئەوە وایە سارەیەک بانک با بڕۆی پارەیەک ئێستا 2 دەفتەر بێنە بیدە بە سیارەیەک سیارەکەت پێ بێ وردە قستەکانی بەرەوە کاتێک ئەزانی ئەزمەی کڕین و فرۆشتنی سیارە دروستە بێ تۆ مەسەڵەن موچەکەت ئەبڕێ ناتوانانی قستەکان بدەیتۆ سیارەکەش نیوە قیمەتەکە کەواتە ئەسڵی ئەوەی کە داوتە تۆ لە ماوەی ساڵێکا قست داوەتۆ هەموو مانگێک تۆ 5 وەرەقەت داوەتۆ واتە 6 وەرەقەت داوەتۆ ئێستا سیارەکە لە ئەسڵا کات خۆی کە کڕیوە بە 2 دەفتەر دەفتەرێکەکە کەواتە دەفتەرێکی کە سیارەکە فرۆشی 6 وەرەقە دەیتۆ 6 وەرەقە داوەتۆ کەواتە هەر لەم سیارەت و 8 وەرەقە زەرت کردو بۆیە جیاوازیەکە لە نێوان بانکی ئیسلامی و بانکی ڕیبەویە بانکی تەقلیدی و بانکی ئیسلامی یا بانکی ڕیبەوی بانکی لا ڕیبەوی ئەم بابەتەیە ماسا حکومەتی هەرێم ینی ماوەیەک چەند ساڵێک عقاراتی ئەدا بە هاوڵاتیان بەرامبەرکردنی خانوودە ئەوە قسە و باسێکی زۆری شەبوو کە مەسەلەن دروستە لە ڕووی شەریعەتی ئیسلامەوەیان ناوە هەڵەگرین بۆ ئەوە پسپۆڕێتێکی ترە ینی تا چەند حکومەتی هەرێم ئەگەر بە بانکی ئیسلامی بیکردایە هاوڵاتی تایە مستەفید دەبوو یاخود بەم شێوازە تەقلیدی کە حکومەت ئەیە سەرمایە لە ئیسلامدا زۆر پارێزراوە یعنی بۆ پرۆژە حتا جەدوای فەنی و اقتصادی ناجح و سەرکەوتوی بۆ نەبەی پارەت بۆ سەرف ناکە ناچێتە پرۆژەیەکۆ کە بزانێ خەسارەتی لێەکەی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئیسفادەی لەو سەرمایە بکردایە کە ئێستا تریلیۆنێک دۆلار لە مەجای بنووکی ئیسلامیا مامەڵە و هاتوچۆی پێوەکرێ
کە زۆرێک لەو مامەڵە ئیسلامیانە بە تایبەتی لە مەجای زەراعەتە ئەگەر ئەو پارانە وەکو سەلەم بەکاربێتە جوتیارەکانمان زۆر قازانجیان لێ کرد بە تایبەتی مەسەن دروستکردنی بیوتی پلاستیکی ئەوانە کە لە عێراقا من ئێستا ئاگادارم ئەوانەی کە قەرزیان وەرگرتووە ئیسلامی نا لە بانکی تەقلیدی ئێستا توانای ئەویان نییە مەسەن ماتۆڕی وەرگرتووە بە پارەیەکی خەیاڵی لە کاتێکا لە بازارڕە بە نیوەی لەو قیمەتە هەیە ئێستا کێشەیەک هەیە لەو ئاخرانەوە لە پەرلەمان زۆر هەوڵی ئەویانەدا لیژنەی زەراعی کە ئەو فایدەی لەسەر هینەکان دروست بووە لەسەر جوتیاران دروست بووە لێیان خۆش بوون کە ئەوەش پێویستی بە قانون هەبوو بۆیە ئەگەر هەرێمی کوردستان بیویستە ئیسفادە لەمە بکە مەسادری ئیستیسمار لەناو بنووکی ئیسلامیە زۆر زیاترە لە مەسادری ئیستیسمار لەناو بنووکی تەقلیدیە کە لە ئێستا لە هەندێک لە وڵاتانە زۆربەی مەشاریعی خەدەمی بە ئەسهم ئەکرێ بۆەوەی هاوڵاتیان بەشداری بکەن لەمە مەسەن زۆربەی ئەم عقاراتانە بە ئیجار منتهى تەملیک مەسەن ئێستا لەو مەجموعە ئیماراتانەی کە هەیە لە هەرێمی کوردستان یا لەناو پارێزگای سلێمانیە شوقە هەیە 20 دەفتەر 25 دەفتەر لەسەر خاوەنەکەی کەوتووە ئێستا بڕۆ ئەو شوقەیە بکڕە بە 10 دەفتەر بە 12 دەفتەر دەست دەکەوێت مثلەن ئیتر قیاس بکە بۆ هەموو شوقەکانی تر کە بە 10 دەفتەر کڕوێتی ئێستا بە 5 دەفتەر بە حازری هەیە کەواتە ئەم کۆمپانیانەی کە ئەم کارەیان کردو ئەم فایدە زۆریان ئەم بڕە قازانجە زەبەلاحیان خستووە لە ئەساس و حکوومەتی هەرێم هەوڵی داوە مەجموعە کۆمپانیا دەوڵەمەندکە نەک بە دوای ئەوە بگەڕێ مەسەن کاتی خۆی داواکاریەکی زۆر هەبوو کە شوقە کە تەسلیمی خاوەنەکان یەکڕێ بە هامیشێکی ڕبحی زۆر کەم تەسلیم بکرێ بۆی حکوومەت مساهمە بکە لەوە مەسەن سەر لە بەغدا مەجموعە شوقەقی بسمایە هەیە لەو مەجموعە شوقەقی بسمایە حکوومەت لە فایدەکەیە وەزارەتی داراییەیدا کە لە ساڵ 4 بەم شێوەیە هاوڵاتیانی عێراق استفادەیان لەو بابەتە کردو بەڵام هەرێمی کوردستان دەستی کۆمپانیەکانی واڵا کرد بۆ ئەوەی ئەرزی بە بەلاشە دانێ اینجا ئەوان بە کوالیتی جیاواز شوقەیان تیا کرد بەڵام بە نرخی بازار ئەیان فرۆشتەوە بە هاوڵاتی لەو کاتەیشا مەسەن حەجمێکی زۆر تەڵەبێکی زۆر هەبوو لەسەر شوقە بۆیە هاوڵاتیان شوقەیەکی زۆریان کردو بە پارەیەکی زەبەلاح لە ئێستاداوە ناکە زۆر باشە ما سەحمە دەمێ بپرسم ینی لەیەکێک لە خاڵەکانە لە بانکی ئیسلامی ئەوە ئاماژە پێدراوە کە ینی بانکی ئیسلامی گرنتی پاراستی سەرمایە نادات بانکی ئیسلامی کاتێک سەرمایە ئەخاتە گەڕ ئەبێ هەموو احتیاتێکی بۆ بکە بۆ چونکە سەرمایە لە بانکی ئیسلامیە پارێزراو نابێ بەوەی کە ئەگەر چووە تیجارەتەوە بەڵام لە بانکی تەقلیدیە مەسەن تۆ دەفتەرێک لە بانک دانی لە بنووکی تەقلیدیە قانونێکەیە پێوتێ قانون حفظ الودایع حکوومەت ئەو وەدایعانە بۆ پارێزێ بۆیە هەر چۆن داوای قەرز بکەی ئەداتێ بۆچە سەرچاوەیەک بەکاربێنی بەڵام کێشەیەک دروستە بێ کێشەی تەلەکۆ دوایی بەدەست نایەنێتەوە ئەو قەرزانەی حکوومەتی هەرێم کە ئێستا پێوە ئەناڵێنێ نزیکەی 6 ملیار دۆلار حکوومەتی هەرێم قەرزی لای کۆمپانیەکان هەیە ڕاستە سەرمایەکەی کە داوێتی سەرمایەی خەڵک بۆ بە شێوەیەک لە شێوەکان بەس کاتێک هاوڵاتیەکە کۆمپانیاکە بازرگانەکە تووشی ئیفلاس بووە ئێستا پارەی نییە بیداتەوە بە حکوومەت مەسەن من کۆمپانیا ئەناسم 40 ملیاری حکوومەتی لایە کۆمپانیا ئەناسم 20 ملیاری لایە کۆمپانیا ئەناسم 10 ملیاری لایە کۆمپانیا ئەناس یعنی بە شێوەیەکی گشتی ئەو قەرزانەی حکوومەت کە ئێستا هەیەی لەسەر کۆمپانیاکان و کۆمپانیەکانیش زۆربیان حیزبین نزیکەی 6 ملیار دۆلارە بێ بنووکی ئیسلامی چیەکە پارە سرف ناکا بۆ پرۆژەیەک ئللا جەدوای فەنی و اقتصادی لە ساسە ناجحی هەبێ بەڵام ئەوان کاتێک پارەکان سرف کردووە بۆ ئەو مقاولە جەدوای فەنی و اقتصادیەکەی ناجح نەبووە بۆ پرۆژەیەک سەرفیان کردووە کە پرۆژەکە لە ڕاستیا جەدواکەی جەدوایەکی وەهمی بووە وتوێتی لە ئەوەنە قازانجەکەم کە شتێکی تەقدیم کردووە بە بانقە حکوومیەکە وتوێتی من پرۆژەیەکی استثماریەکەم ئەم پرۆژە استثماریە هەموو دۆلارێک 11 سنت خێرەکە بەڵام کاتێک کە پرۆژەکە تەواو بووە هەموو دۆلارێک لەوانەیە سنتێک 2 سنت ئاخرش 3 سنت خێری کرد بێ بۆیە پرۆژەکە بووەتە هۆی ئەوەی شکست بێنێ بازرگانەکە نەیتوانیوە پرۆژەکە تاوکە یا تەواوی کردووە قازانجی خۆی نەداوە بووەتە هۆی ئەوەی سەرمایەکە ئێستا بێتە نیوەی سەرمایە ئەو لەسەری بۆ قەرزەکە باتەوە بە حکوومەت نەیتوانیوە تەلەکوئی بۆ دروست بووە ئەمان لە بانکی ئیسلامیان ڕوونادا بۆ
چونکە بانکی ئیسلامی کاتێک پرۆژەیەکەکە جەدوای فەنی لەگەڵ اقتصادی ئەبێت تیمی تایبەت جەدوای فەنی و اقتصادی بکەن لەمەشە احتیاطاتی زۆر ئەکا بۆ ئەوەی ئەو سەرمایە بە هەدەر نەڕوە بۆ چونکە سەرمایە لە ئیسلامە کاتێک کە بە مزارەبە ئەیدەی من پارەیەکم هەیە لای جەنابەت دایانێم بە کەسابەت تۆ کەسابەتی پێوەکەی بەبێ ئەوەی هیچ خلاف شەرتێ بکەی بەبێ ئەوەی کەوا مجازەفە بکەی بە سەرمایەکەی منۆ بەڵام قەدەری خواوا بێ شکست دێنی تووشی زەرەرێگە بی مەوادێک کڕیوە لە ڕێگە سارەکە وەرەگەڕێ ماوادەکە تیاچێ سووتان ڕووەدا شۆرتێکی کارەبای لە هەرێمی کوردستانە بە شۆرتی کاربا شتیش بەعان قەز بسووتێڵەن شۆرتی کارەبا بووە تۆ چی زەرەکەی من چی زەرەکەم لە اقتصادی ئیسلامیە من سەرمایە زەرەکەم تۆ جهود سەرفەکەی زەرەکەی بەڵام لە اقتصادی وەزعیە سەرمایەکە زەرەر ناکە ئەوەی کە پارەکەی وەرگرتووە جهودەکەش و سەرمایەکەش زەرەکە بۆیە جۆرێک لە ناعەدالەتی تایە ئەمە جیاوازی نێوان بانکی تەقلیدی و بانکی ئیسلامیە دەستچاو خۆش ئەمێ بزانم لە ڕوانگەی بەرپرسیارەتی کۆمەڵایەتیەوە یەکێکە لە خاڵی جیاوازی نێوان بانکی ئیسلامی و بانکی تەقلیدی ئەو بەرپرسیارەتی کۆمەڵایەتی چییە کە بانکی ئیسلامی هەڵیەگرێ ئایا ئەوە بانکی تەقلیدی هەڵی ناگرێت بانکی تەقلیدی بەرپرسیارەتەکەی ئەوەیە بەرامبەر بەو قەرزەی وەریگرتووە مەسوولەکە ئەبێ بیداتەوە ئەگەر تەلەکوی کرد ئەو زەماناتانەی کە هەیەی گرنتی خانوویەکی خستووەتە ڕەهن لە بری قەرزێکە وەریگرێ کە ناتوانێ بیداتەوە خانووەکەی ئەفرۆشن بەڵام لە هەرێمی کوردستان کۆمەڵێک زەمانات پێشکەش کراون کە لە ئێستادا یەکێک لە کێشەکانی یەکێک لە بانکەکانی عێراقیا ئێمە کاتێک داوامان کرد کە بانکی ڕافیدەین بۆ نایەن لە هەرێمی کوردستان بانکی TBI بۆ قرز نادەی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی فراوان ئەیانت کێشەی گرنتی زەماناتمان هەیە ئەو زەماناتانەی کە ئەدرێ ئێمە توانای ئەوەمان نییە حکوومەت هاوکارمان ناکا کەوا کاتێک کە تەلەکوی بۆ دروست بوو ئەو شخصە ئێمە بتوانین گرنتیەکەی بخەینە مامەڵەوە و ئیسفادە لە ئەوە بکەین یاخۆت بەهۆی ئەو ڕێچکەی کە لە هەرێمی کوردستانایە ئەو سەرمایەدارانەی کە پارەیان وەرگرتووە لە حکوومەتی هەرێم لەوانەیە 20 ملیۆن دۆلاری وەرگرت بێ لە مقابلە بنووکی ئیسلامی ئەوەندە گرنتی وەرئەگرێ سێ قاتی ئەو سەرمایە بێ کە داوێتی بەڵام لە بنووکی ڕیبەویاوەی لە هەرێمی کوردستان کراوە ئەو زەماناتەی وەرگرتووە ڕوبعێکی ئەو سەرمایە نییە کە تەسلیم کردەوە من ئەزانم مڵک خراوەتە ڕەهنۆ مڵکەکە بای 5 ملیۆن دۆلارە بەڵام 25 ملیۆن دۆلار پارەی وەرگرتووە بۆیە ئەگەر ئیفلاسیش بکە بانکەکە هەر 5 ملیۆنی دەسەکەوێتەوە 20 ملیۆن دۆلار لە دەسەدا بنووکی ئیسلامی لە گرنتیا زۆر احتیاتەکەن بۆیە ئەگەر قەزیەیەک بکەی داوای مەسەنکڕینی شتێ بکەی سیارەکەت بای چەند بێ ئەبێ ئەوەندە گرنتی لای ئەواندا بنەی کە ئەگەر نەتوانی بە قسط پارەکە بدەیتەوە ئەو گرنتیە 2 قات و 3 قاتی ئەو کاڕایە بێ هەر چەند شکستی بەسەرا بێ بازار بەرەو دووە بڕاستکەتەوە تەبیعەت وایە کاڵا و کەلوپەل کە دایانێ قابل بە زیادکردنی نرخ و کەمکردنەوەی نرخە بۆیە ئەو گرنتی کە دایانەی لە بانکی ئیسلامی عاتەن گرنتیەکە بێ 3 قات هەندێک جار تا 4 قاتی نرخی ئەو کاڵا و کەلوپەل باشە ینی ئەگەر 4 قات بێ یان 3 قاتی ئەو پارەیە بێ کە پێدەدات ئەمە حرام نابێت؟ نا ئەو وەکو گەرنتی وەریەگرەی ئەو ئێوێ زەمانەتی دەستی بەسەراگرێ ئەو کە دەستی بەسەراگرێ زیادەکەی ئەداتەوە بە تۆ مەسەن خانوویەکە بای 20 دەفتەرە تۆش 5 دەفتەرە بۆ دراوە بەشت بە مەشروعێکە کردووە 5 دەفتەر بانکەکە 5 دەفتەری تا سەرف کردووە دوای پارەت نییە بیدەی یەد ئەم بانکە ئەم مەسەن شکستی هێناوە کاڵا و کەلوپەلەکە ئەم بانکە ئەم مڵکەی تۆی داوە بە 15 دەفتەر یا داوێتی بە 10 دەفتەر نیوەی دەفتەرەکە لەم دەفتەرە 5 خۆی لێ وەرەگرێتەوە 5ەکەی تریشی ئەگەڕێنێتەوە بۆ تۆ بۆ ئینێکی دە یعنی نا حەجبی کولی مڵکەکەت لێ بکە زۆر باشە ماسا من پرسیارێکی دیاریکراوم نییە بەڵام تەنها پرسیارم وەکو کۆتا پرسیارم ئەمەیە بزانم کە بانکی ئیسلامی کاتێک پرۆژەیەک پێشکەشەکە بە کۆمەلگا یاخود پرۆژێکی نیشەجێبوو نەکاتەوە یان هەر پرۆژێکی ترەکاتەوە ئەوترێت لێرە و لەوێ ئەوترێت قازانجەکەی ئەوەنە لەسەردا ئەنێت بۆی بانکەکە تیاوەنە قازانج کات و بەردەوامی بدا بە پرۆژەکانی خۆی
ینی لەسەر جیفانی خەڵک قازانجەکە وەرەگرێ تا چەند ئەم قسانەت وەکو تۆمەت ئەم تۆمەت نییە و ڕاستە بەهۆی ئەوەی نەبوونی منافەسە وای کردووە مەسەن خەڵک ناچارە تەعامل لەگەڵ بانکی ئیسلامیا بکە لەوانەیە یەک بانکی ئیسلامی یا چەند نافیزەیەکی کەمی ئیسلامی هەبێت کە سەرمایەکەیان کەمە بۆیە ئەویش لە یەکەم تەجروبەکەی فەتیە تازەیە زۆر ئەترسێ لەوەی تووشی شکست بێ بۆیە قازانجی زیاد دەخا بۆەوەی جەلبی سەرمایە بکە بۆ خۆی خاڵی دووەم زیاد لە حەد ترس خاڵی سێهەم منافسێک نییە بە شروتی تەساهولتر ئەو پارەیە بدا بۆیە فعلەن ئێستا لە مەجای مرابەحە و لە مەجای مقارەزە نسبەی ڕبح لە بانکە ئیسلامیەکانە لە هەرێمی کوردستانە بەرزە خوازیارم کە منافسە دروست بێت کە منافسە دروست بووە ئەو بابەتە معالەجەکرێت چونکە سعر دایمەن لە مەجای منافسە بەرز و نزمی بە خۆی ئەگەینێ جگەل لەوەی ئەو سەرمایە کە ئەوەی خاتە گەڕ یعنی إلا لحالة أنقصتا نبي لحالة أنقصتا كابرا كسرماية ورأجري بكارين ريبو مشروعك أوا بي أبجيري أجينا حالة أنقص نبو بويا سرماية لبنوك إسلامية تنها لحالة قصدا لحالة غير قصدا أو السرماية كبكارين ملزمنية كبارة چونك تنها جودة كيروا كوجورك العدالة زور باشار چەند وتم کۆتا پرسیار بەڵام یەکێک لەو پرسیارانەی هاوڵاتیان زۆر حەزەکەن وەڵامەکەی بزانن ئەو زەکاتەی ساڵانە پارێک لە بانکی ئیسلامی داناوە بانکی ئیسلامی بەبێ گەڕانەوە بە تۆ زەکاتی لێ دەرەکات ینی ئەم زەکاتە بۆ بانکەکە بێت یاخودەیکاتە مەشروعی خەیریەوە بۆ خەڵکی بێدەرەتانە بێت ئایان پارەیە بانکەکە لی سوودمەند دەبێت چۆنە ئەگەر هەندێ بنوک هەیە خۆی زەکاتەکە دەرەکە ئۆتۆماتیکی لای خۆی سەنادیقی زەکات هەیە لە پارەی هەموو ئەوانەی کە پارەیان هەیە لەو بانکاودایان ناوە بۆ مقارەزە بۆ مزارەبە کە لە لوغەی عێراق و لوغەی خەلیجیا جیاوازنێکیان لە مقارەزەیەکیان لە مزارەبە ئەم پارانە نیسبەتی لە ساڵ 2.5 لە پارە وەساوەکە یاخود ئەگەر عروزی تیجاری بێ نیسبەتەکە جیاوازە مؤسسەی زەکات هەیە یەک کێشە هەیە لە عالەمی ئیسلامیە کێشەکە ئەوەیە کە تا ئێزە زەکات نەکراوە بە سیستەماتیک یعنی هەموو پارەکان بە یەک جار کۆ ناکرێنەوە و معالەجەی قەزەیەکی گەورەتری پێ بکرێت کە قەزەی فەقرە لەبەر دوو هۆکار یەکەم حکامی دەوڵەتە ئیسلامی بەناو ئیسلامیەکان ئەم پارەیە بۆ بەرژەوەندی خۆیان بەکارهێنن خاڵی دوو خەڵک حەزەکە خۆی زەکات بە مەسەن بە کەسوکاری خۆی بە نزیکانی خۆی بەوانەی کە چاویان لەسەر سەرمایەکەی ئەوە بەڵام ئەگەر ئەم پارانە کۆ بکرێتەوە ساڵانە حساب کراوە سەرمایەی زەکات لە عالەمی ئیسلامیان نزیکەی 100 ملیار دۆلارە ئەگەر ئەو 100 ملیار دۆلارە بە شێوەیەکی کۆکراو دابنرێ من قەناعەتم وایە زۆرێک لە مەشاکیلەکان عیلاجەکە و ڕێژەی هەژاری یەکێک لەو حاڵتانەی کەلایە با چونکە تەجروبەمان هەیە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە کاتێک لە جنوبی ئەفریقیاوە جوابی بۆ ئەنێرن یا ئەمیرالمومینین کە زەکاتمان کۆ کردوتەوە بەس کەس نییە بیدەینێ فەقیر نەماوە لە وڵاتەکە ئەفەرمێ بیکەنە جادەوبان ئەڵێن ئەو کردمانە جادەوبان هەر زیادە ئەفەرمێ بیدەنە ئەو کەسانێکەوە گەنجە و شەباب و خێزانی نییە با خێزانی پێبێنێ ئەڵێن ئەوەشمان کرد ئەفەرمێ بیکەنە ئەوانەی کە قەرزدارن بیدەنێ با قەرزەکانیان وەرگرنەوە ینی بە شێوەیەک لە شێوەکان ئەو سەرمایە کە لە عالەمی ئیسلامیە هەیە و لای مسلمانان هەیە ئەگەر بکرێتە مؤسسات حتا نەکرێتە مؤسسەیەکی عالەمی دەوڵەت بە دەوڵەت بکرێتە مؤسسات شار بە شار بکرێتە مؤسسات معالەجەی ئەو زەکاتەی لە سلێمانیا درێ ساڵانە بکرێتە یەک مؤسسەی زەکات و بە مەرجێ حکوومەت تدخل لەوەشانەکە بیکاتە قەزەیەکی حیزبی من قەناعەتم وایە کۆمەڵێک مەشاکل چارەسەر دەکرا مەشاکلی فەقیری و هەژاری و کۆمەڵێک لەو نەخۆشیانێکەوە پێویستیان بە دەرمان و ئەوانە هەیە زۆرێکی چارەسەرەکە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید پسپۆڕی ئابووری لە مەڵقەیەش لەگەڵم بووی سپاس بۆ ئامادەبوونتان بینەرانی عزیز و خۆشەوی سپاس تاوەکو ئێستا بینەرمان بوون تاڵقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش